والله لەسەرم بابەتە زیاتر قسە دەکەم لەگەڵ بەڕێز ڕایدی پۆلیس زانیار عومەر گوتەبێژی بەڕێوەبەرایەتی بەهێگری شارستانی هەڵەبجە کە لە هەڵەبجەوە لەگەڵمە بەڕێز زانیار سپاسکە لەگەڵ کوردستان 24 دیارە دوای 3 ڕۆژ هەوڵ و ماندووبوون توانرا ئاگری دارستانەکانی هەڵەبجە کۆنتڕۆڵ بکرێت دەگەر پێمان بڵێ ئێستا دۆخی ئەو ناوچانە چۆنە و توانراوە چی بکرێت. بەڵێ سڵاو ڕێزمەیە بۆ ئێوە وەک ئاگادارن کە ماوەی 3 ڕۆژە ئاگر لە سنووری ناوچەی هەڵەبجە و بە تایبەتی گوندەکانی چنار و مۆردین و نەیجەڵە و دواتر کوڵیمێتکان و نزیک سازان کەوتوتەوە کە بەداخەوە هۆکاری ئاگرەکە بووە هۆی گیان لە دەستدان و شەیدبوونی دوو هاوڵاتی کە یەکێکیان هاوڵاتێکی خۆبەخش بوو بە ناوی کاکە موختار و هەروە کارمەندێکی پۆلیسی دارستان بە ناوی محەممەد شێخ حەیدەر گیانیان لە دەستدا. لەگەڵ ئەمانەشا بەداخەوە کە ڕووبەرێکی زۆر لە دارستان و پوش و پاوانی سروشتی ناوچەکە زەرەریان بەرکەوتووە و سوتاو و فەوتاون. بەڵێ هەوڵەکانی حکوومەت یاریمی کوردستان چۆن دەبینن بۆ پاڵپشتیکردنی زیاتر بە هاناوەچوونی تیمەکانی بەرگری شارستانی و پاڵپشتیکردنی خەڵکی هەڵەبجە بۆی کە بتوانرێت بە زووترین کات ئەم بابەتە چارەسەر بکرێت لە بەرەوەی و ماتەمینی هەموو خەڵکی کوردستانە کە لە هەڵەبجە بەهۆی ئاگرەکە و زەرەر و زیانی کە بەریان کەوت ڕاگەندرا. بەڵێ ئێمە زۆر سوپاسی هەموو لایەنە پەیوەندیدارەکان دەکەین کە لە یەکەم ڕۆژی ڕووداوەکەەوە لەگەڵ ئێمە بوون و لەسەر هێڵبوون و ئامادەیان نیشانداوە بۆ هەر هاوکاریە کە پێویستە بکرێ بۆ کۆنتڕۆلکردنی ڕووداوەکە تا ئەو کاتێک کە دوێنێ ئێمە ڕووداوەکەمان بە تەواوەتی کۆنتڕۆلکە دوێنێ شەو ئێمە لە سەرەتاوە بەڕێزان سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و بەڕێز وەزیری ناوخۆ و پارێزگای هەڵەبجە و هەموو ئەو لایەنانەی ترکە لە هەڵەبجەوە هەروە خەڵکی خۆشەویستی هەڵەبجە کە بەردەوام هاوکار و پاڵپشتی تیمەکانی ئێمە بوون ئێمە پێکەوە بە هاوکاری هەموو لایەک توانیمان ئەو ڕووداوە کۆنتڕۆڵ بکەین واتە بە گیانی هاوکاری و پێکەوە بوونمان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان و هەروە لەگەڵ خەڵکی خۆبەخش و خەڵکی هاوڵاتی ناوچەکە توانیمان ئاگرەکە کۆنتڕۆڵ بکەین. ئێمە کۆمەڵێ ئامێرمان ینی لە ئێستادا لە بەردەسایە بەڵام هەموو کاتێ من لە ڕاگەیانەکە ئەوم باس کردووەم ئامێرانە هێشتا لە تمۆحی بەڕێوەبەرایەتیانین بۆ ئەوەی بتوانین خزمەتی زیاتری خەڵکی هەڵەبجە پێ بکەین. بۆیە ئێمە ساڵانە پێویستمان بەوەی ئامێری باشتر و پێشکەوتوتە دابین کرێ بۆ ئەوەی بتوانین لەو ئاگرانەی کە لە ناوچە شاخاویەکان یاخود ئەو ئاگرانەی کە لە بیناو باڵەخانەکان ڕوودەدا بۆ دابین بکرێ بۆ ئەوی بتوانین بە ئاسانی و بە زووترین کات و زەرەر و زیانێکی کەم ئەو ئاگرانە کۆنتڕۆڵ بکەین. بەڵێ هۆکاری ئاگرکەوتنەوەکە دیار نییە تا ئێستا دیارەکە لیژنێش پێکێنراوە بۆی کە لە هۆکارەکان بکۆڵنەوە ناوچەکە سەخت و شاخاوی بووە بۆیە وەکو دەگوترێت نەتوانراوەکو پێویست لەو ڕۆژانە تیمەکانی بەرگری شارستانی ئاگرەکە کۆنتڕۆڵ بکەن. هیچ سەرەداوێک هەیە کە هۆکاری کەوتنەوەی ئاگرەکە چی بووە؟ تا ئێستا هۆکارەکە کۆمەڵە زانیاری لە بەردەستایە کۆمەڵێ یانیشتمان لە بەردەستایە کە پێیانمان وتراوە ئاگرەکە هۆکارەکەی ئەوە بۆ بەڵام ئێمە ناتوانین بەڵگەی بە تەواوەتیمان لە بەردەستانەوە پێویستە لیژنە هەستێ بەوەی کە کەسی کەم تەرخەم و یاخود تاوانبار دیاریکە. بۆیە تا ئێستا ئێمە هۆکارەکە جارێ بە نەزانراوی ئێڵین تا ئەو کاتەی لیژنەی لێکۆڵینەوە بێت ئیشەکانی تەواوکە بزانێت چ لایەنێک کەم تەرخەم بوو و تاوانبارە لە ڕووداوەکەدا. کەواتە ئەتوانم بپرسم ئێستا هیچ مەترسیەک لەسەر جارێکی دیکە ئاگرکەوتنەوە یا تەشەنەکردنی ئاگر لەو ناوچانە نەماوە توانراوە بە تەواوەتی ئەو ناوچەیە کۆنتڕۆڵ بکرێت و پاش ماوەی ئاگرەکە و ئەو زەرەر و زیانی کە کەوتووە لەوێ ئیتر نەهێڵڕێت؟ بەڵێ ئێمە لەگەڵ ئەفسەر و کارمەندان و لایەنە پەیوەندیدارەکان و خەڵکی ناوچەکەدا تا کۆتایی ئاگرەکە یعنی لەوێ بوون کۆنتڕۆڵ کراوە دواتر چەندین تیمی ئێمە لەوێ ماوەتەوە بۆ دڵنیابوون لەوەی کە ئایا ئاگرەکە جاری تر سەر هەڵ ناداتەوە یاخود نا. بۆیە ئێمە چەندین کاتژمێر دوای کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە تیمەکانمان بەسەر ئەو شوێنانەی کە ئاگرەکانی تێدا کەوتوتە و سوتاوان دابەش کرد بۆ ئەوەی کە لە هەر شوێنە ئەگەری ینی مەترسی سەرهەڵدانەوەی
ئاگرەکەی هەیە ڕێگری لێ بکرین. تا ئێستا خۆشبەختانە ئاگرەکە دووبارە سەریەڵ نەداتەوە، بەڵام ئەگەر هەیە تا چەند کاتژمێرێکی تریش بەهۆی کەوتنە خوارەوە ئەو دارانەی کە لە شوێنە بەرزەکان ناسووتاون بکەونە ئەو شوێنانەی کە نەسووتاون ئاگرەکە لە شوێنێکدا سەر هەڵبداتەوە. بەڵام بە ئومێد دەکەین چونکە ئێمە چەندین کاتژمێر تەنها لەبەر ئەوە تیمەکانی ئێمە ماونەتە لەو شوێنانەی کە ئەگەر لە شوێنێ مەترسی هەبێ ئەو مەترسیە نەیەڵین. باشە بەڕێز زانیارایە هیچ خەمڵاندنێک بۆ زەرەر و زیانەکان کراوە لەم 3 ڕۆژەدا و ئاگرە چه زەرەر و زیانێکی لەو ناوچانە داوە؟ تا ئێستا ینی شتێکی ئیداری و کاردیێری بکرێت بۆ ئەوی بزانین بە تەواوەتی زەرەر و زیانەکان چەندن تا ئێستا نەکراوە، بەڵام بەداخەوە کە زیاتر لە 5,000 دۆنم لە دارستان و پوش و پاوان و لە وەرگای سروشتی و لەگەڵ ئەمانەشدا خانوو و باخ و بێستانی هاوڵاتیان سووداوە. ئەویش بە هەمان شێوە ئەبێ دواتر لیژنەیەک بگیرێ بۆ ئەوەی بزانرێ زەرەر و زیانەکان بە تەواوەتی چەندە. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز ڕایدی پۆلیس زانیار عومەر گوتەبێژی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی هەڵەبجە. سپاس لە هەڵەبجەوە لەگەڵمان بووی.